ئەمیر ئەمین نوێترین کتێبە شەعری بە ناوی ژیان بێدەنگ بە مردن قسە دەکات بڵاو کردەوە کە لەلایەن وەشانی نووسیارەوە چاپکراو لە ئێستادا لە کتێبخانەکانی کوردستان بەردەستە. ئەمیر ئەمین لە گەڵمان میوانە و گفتوگۆی زیاترەکەین لەسەر ئەم کتێبە شەعریە. ئەمیر سڵاوە لێبێ بەخێر بێ. سڵاو بۆ ئێوەش، سپاس بۆ ئەم بەرنامە جوانە، سپاس بۆ کورساتی عەزیزیش. سپاس بۆ تۆش. ئەمیر دوا کتێبە کە لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر زۆرترین و پرفرۆشترین بووە. هۆکارەکە ئەگەڕێنیتەوە بۆچی؟ بەڵێ سپاسان دەکەم. بەدەم کتێبی من کە 2024 چاپ و بڵاوکراتەوە لەلایەن وەشانخانەی نووسیارەوە بە خۆشحاڵیەوە کە من نووسیار لە ئێستاە لە کوردستانە بە پرۆژەیەکی جددی دەزانم بۆ خزمەتکردنی زمان و فەرهەنگ و ئەدەبی کوردی. لەو چاوەچێوەیەشدا کتێبەکە لەسەر وەختی بڵاوبوونەوەی پێشانگای کتێبە بوو لەوێ کە بڵاوکرایەوە لە نێوە کتێبانەی کە تایبەتن بە شیعر سەبارەت بە وەشانخانەی نووسیار لەم ساڵدا خۆشحاڵیەوە یەکێک بە لە پرۆفرۆشترین کتێبەکان دامایە. هۆکارەکەش ئەوەیە کە ئینسانی ئێمە بەڕاستی لەوە تێگەشتووە لە خۆناغی سەرسامی بە مرۆڤە گەورەکانی دێتە دەرەوە و ئەم شیعرانە گوزارەیەکن لە حەقیقەت و لە دنیابینی من و لە ژیانی من کە خۆم هەمان هەناسەوە هەمان هەناسیەم ئاو خاکە هەڵەمژم و پێم وایە بەشێکی زۆری شیعرەکانیش بە دنیابینی ئەوانی تریژەکەوێت و بەلایەنەوە پەسەند. بەڵێ سوودە لە چ ڕێبازێک و کەڵە شاعرێکی پێشووتری خۆت وەرگرتووە؟ هەڵبەت هیچ ڕێگەیەکی ئینسانیە کە پێشتر لە سێبەری ڕێگەیەکی تران نەبوو بێ. بۆ من ئەدەبیاتی ڕیالیزم یەکێکە لە هەرە ڕێگا باشەکان کە من لام وایە بۆ ئەدەبیاتی ئێستامان بەردەستە. ئێمە ئینسانی گەورەمانەیە کە چاوی لێ بگەین لەو ڕێگانەدا. بۆ نمونە ئێمە مامۆستا شێخ بێکەسی نەمرمانەیە، ئێمە ئازا سوبحیمان هەیە، ئێمە فاتح عیزەدینمان هەیە، بەڕاستی زۆر شاعری تریشمانن کە ئەکرێ ئێمە وەکو سەرچاوەیەکی معریفی و ئەدەبی خۆمان لێی بڕوانین. بەڵام بۆ خۆم ئەوەندەی هەوڵم داوە کە لە نێو ڕێبازە ریالیزمەکەیە کار لەسەر دوو چەمکی سەرەکی بکەمەویش بە یەکێکیان زمانە و ئەوی تریشیان دروستکردنی وێنەیەکی ریالیزمی واقعی. بەڵێ خەڵات بۆ تۆ چ پێگەیەکی هەیە بەو پێی کە زۆرترین خەڵاتە وەرگرتووە لەم ماوەیەدا؟ من تەواوی ژیانی خۆم و هەموو هەوڵەکانیشم و تەنانەت شیعریشم خسمەتە خزمەتی زمانەکەمەوە و هەموو ئەو شتانەشی کە لە دەنگدانەوەی شیعر کە بۆ خۆی دەنگێکی گەورەیە شیعر کە لە فیستیڤالەکانە هەر دەنگدانەوەیەکی تری هەیە، ئەم دەنگدانەوەی دیسانەوە چێتەوە خزمەتی زمانی کوردیەوە کە من ئەمەوێت لە ڕێگەی شیعرەوە خزمەت بەو زمانە بکەم. بۆ من فیستیڤالەکان ئەزمونێکی گەورن لەبەرەوەی من لە فیستیڤالەکانە بەر کۆمەڵێک ئینسانی گەورە و ئینسانی جددی نێوە دەبیاتی زمانەکانی تریژەکەم بە خۆشحاڵیەوە. بۆ نمونە فیستیڤالی گەلاوێژ یەکێک بۆ لە فیستیڤالە گەورە و باشەکان کە ساڵانە ئەوە خولی 25 و 26 کە بەردەوامە وەکارێکی باشە بۆ کۆکردنەوەی هەموو و دەنگە جیاوازانی کە لە تەواوی ئەم دنیاە شیعر ئەنووسن و دواتریش بە جۆرێک شیعرەکەی تۆ کە چێتە پێشبڕکێکی فیستیڤالەوە نرخ و بەهای خۆی ئەبینێتەوە. بەڵێ لە قەزای سەید سادق گەنجان چۆن لە هۆنراوەکان تەڕوانن یان گەنجان چۆن بەرەو پێشی یان بەرەو هۆنراوە و هونەر و کولتور و نووسی نەڕوانن؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە ئەو دەنگە جدیانەوە بنبۆ خۆشم لام وایە ئەو وزە ئەرێنیە گەورەی کە لە گەنجانی دەرەوەی شارە گەورەکاندا هەیە زۆر زیاترە. ئێمە بیرمان نەچێت سەید سادق پێشتر خاوەندی نێوەندی تەرا بووە، سەید سادق خاوەنی وەلی دێوانە بووە، خاوەنی گروپی خانمانی مێخەک بووە، خاوەنی گروپی شەم بووە، خاوەنی تیپی شانەی نالی و تیپی شانەی شارە زور و تیپی شانەی موکریانیش بووە و خاوەنی کۆمەڵی دەنگی جددی شیعریش بوون لەوانە کاگەردی شەفیق، کاک شەماڵ ڕەشید و گۆران ڕەوف، سروش نەوزاد، کاک بەرزان عەلی کە کۆمەڵێک ئینسانی جددی باشن و ساڵانەش لە فیستیڤالەکانە کە لە شارەکان و تر لە پارێزگاکانی تریژاکرێتەوە. بەڕاستی گەنجانی شارەکەی من یەکێکن لە دەنگە جددی باشەکان بە خۆشحاڵیەوە هەمیشە لە کۆڕەکانمانە ئامادەگیەکی زۆر باشیانە بۆ بە حکمەوەی کە سەید سادقیش هەرچەندە کە
کۆمەلگایەکی کشتیاری کوشت و کاڵیە بەڵێ. بەڵام هەرگیز لە هیچ قۆناغێکی ژیانی دەستبەرداریە و لایەنە مەعریفی معنەویە گەورەیە نەبووە کە یەشەی سەی سادقی پێ ناسرێتەوە. ئەمیر هیوای سەرکەوتنی بۆ خوازم سپاس سپاس بۆ ئێوەش. کە ئامادە بووی سپاس بۆ لەگەڵ کورسات